ئەمە لێکوانە گەممان کردیە لە زمانێک کە گەمەمان کردی ئەو ساڵانی کە گەممان کردیە جمهورەکە لەگەرمە بوو ڕوحەتی ئەو جمهورەی کە داهاتە مەلعەبی هەندێک موضوع هەگە بجێرمەوە تو تعجبی دەمینێکە شخصیەتی وای تێدا هەبووە ئەمن یەک دۆ کلۆ دەجێرمەوە برادێکمان هەیە ئێستا کەش لە سناعەیە ناوی حاجی جیوەرە سەباغەش زۆر باشی سیارەی بوو هەر جارێکی برادێکمان بچوو بە سوبکی کوێ دەگۆ کاپتن تاریقی بینن لەگە خۆتانیان سەرکاری بین لەگە خۆتان یەک پارەی نادەن یعنی پارەی خەیالیە تو کە سیارەی سوبوق دەکرد وەرینە دەکرد بە بێمە لەبەرمە وەرینە دەگرت ڕۆژ لەگە لێکوانە گەمەمان هەبوو لەگە نادی نەفتی عراقی نادی نەفت گۆڵچێکە ئەحمەد جاسم گۆڵچی منتەخەب عێراق بوو تازە لە کاس خەلیج هاتبوونەوە هەشتا و هەشت لە کاس خەلیج حەف گەمەی کرد لەگە منتەخەبەکانی خەلیج یەک گۆڵی لێبوو ئەمن لێرە سێ گۆڵم لێ کرد کە هاتەوە هەفتێک پاشوە لێرە لەو مەلعەبەی سێ گۆڵم لێ کرد ئەو حاجی جیوەرە گوتی ئەگە گۆڵی لێ بکەی سبێنێ یەک گۆڵ هەر گۆڵ و 1000 دینار هەدیە لە من لۆ تو 1500 دینار 1500 دینار بەرازیلێک بوو گوتم حاجی ئەو مایە ئێستا مایە ئینشەڵڵا عەمر درێژ گوتم حاجی ئەگە دە گۆڵم کرد گوتی وە بێت و دە گۆڵی لەوەی بکەی ئەمن 10000 دینار دەمێ سبەینێ هاتین ئەلە پس ئەو من دەڕێزەی تعادل بێ سێ بە سێ گەمەکە بەس نەفت فەریق بوو سێ گۆڵم کرد سوڕاینەوە دەچوی سواری سیارە بینی چینە عیب دەبلو حەمامەوە خۆمان مسئول دیتم سیارە گراوە سەر سوپەرەک سوار بن ئەم جوام کە حاجی وەرە سوار بووم کامەران و وابزانم شاخەوان بوو بە ڕەحمەت بی دکتۆر شاخەوان ئەوان سوار بوون دیتم چەکمەزەی کردەوە پارەی دەرینە گوتی ئەوە 10000 مینا بوو قسەکەی تو گوتم نەکو دە گۆڵی بکە والله ئێستا حاجی وەرمایە 10000 مینا بوو ئەوە 3000 گوتم بە خودای حاجی گوتی بە خودای دەدەمێ ئەمە سوندم خواردیە گوتم حاجی بە قورعان وەرناگرم نابیە تو کو 3000 دینار زۆرە دوو بەرازیلیە والله 1000 دینار دەی 1000 دینار هەزاریشیدا پشتەوە گوتەوە ژدۆنگۆ ئەوە مشجعی تۆپانەیە نەک ئەمن ڕێزمەیە ئێستا کە ئەوانە کە دێ مشجع من ئەوانە دێ دادنیشن جەدەوانە گوناحن ئەوان هیچیان نییە کاکە هەر شتێکیان لۆ بکەن لە محافەزەی لە جێگایەک شتێکیان لۆ بکەن یان تەعینیان بکەنە جێگایەک ببنە مشجعی نادیێ بە ڕسمی نێن بچن لە فلان کەسی پارێ بگرن فلان کەسی پارێ وەرگن لە من وەردەگری قەینا من تارق عەبدوڵڕەحمان مشکلم نییە ئەو ڕۆژە پاریان لە مۆرگە مشکلم نییە و دەیان دەمێ ئەمن هەم بیدان دەمێ مشکل من مشجع هەولێرەیە بەس حەزم نییە هەموو کەسێکی وەرگیت ئەوجا مشجعی وامان هەبووە مشجعمان هەبووە مام جبرائیل خدا عەفوی کە مام جبرائیل ئەوش ئەوەکچی خۆشەیە حکایەتێکی خۆشەیە لە تکریت گەمەمان دەکرد لەگەر نادی تکریت سلاحەدین لە گەمەی 5-2 بردمانەوەم سێ گۆڵم کرد هاتی نەدەری ئەوها دەر حاجیکانەبی هات مشجع بە حاجیکانەبی گوتی جمهورەکە نازانی مام جبرائیل چیز دەکا گوتی بە مام جبرائیلم گوتی هەرێک و قاتێکتان لۆ بکە ئەو جمهور هەموو چەپرێدا بەرەبەرەی جێژنێ بگوتەوە قاتیشتان لۆ کرد کورە گوتم کورتان دەدووری کورتان لۆ